سڵاو بەڕێزان، گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی میدیاکانی جیهانتان بۆ دەخەمە ڕوو. زۆرێک لە میدیاکانی جیهان باس لە کوژرانی تاهیر ئاڵچی دەکەن. لە نێو نیویۆرک تایمزی ئەمریکی بڵاوکراوەتەوە لە سەتای ڕووداوەکەدا هیچ لایەنێک بەرپرسیارەتی خۆی لە ڕووداوەکە ڕانەگەیاند. ئاژانسی ئەنادۆڵ و لای خۆیەوە پارتیکرەکارانی کوردستان پەکەکەی تۆمەتبار کرد بە کوشتنی تاهیر ئاڵچی. ڕۆژی شەمە ئەڵچی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند بوو ئێمە نە هێرشی چەکداری، نە پێکدادان و نە ئۆپەراسیۆنی سەربازیمان دەوێت لەم ناوچەیەدا کە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان بوونەتە قوربانی. دیارە ڕووداوی کوشتنی تاهیر ئاڵچی کاتدانەوەی زۆری لێکەوتوتەوە. ئەمەش وێنەیەکی هاوسەرەکەی تاهیر ئاڵچیە دوای ڕووداوەکە دیارە وێنەکە گیراوە. ئەمەش وێنەیەکی کۆبوونەوەی ژمارێکی زۆری هاوڵاتیان لە بەردەم پزیشکی دادوەری کە دیارە تەرمی تاهیر ئاڵچی تێدا بووە. لال عەرەبیەش بڵاوکراوەتەوە خستنە خوارەوەی فڕۆکە ڕووسیەکە لەلایەن تورکیا و پەیوەندەکانی مۆسکۆ لەگەڵ واشنتۆن ئاڵۆز دەکات. نادیا بلبیسی کە ڕۆژنامەنووسێکی العەرەبیە لە واشنتۆن لە وتارێکدا نووسیوێتی لە سەتای دەستپێکی هێرشەکانی رووسیاوە ئەمریکا ئەوەی دەزانی کە رووسیا دەیەوێت ڕژێمی ئەسەد بپارێزێت، بە تایبەت کە هێزەکانی ئێران نەیان دەتوانی بە تەواوەتی پارێزگاری لە ڕژێمی ئەسەد بکەن. ئەو ڕۆژنامەنووسی العەرەبیە نووسیویشێتی ڤلادیمیر پوتین هەموو کارتەکانی لەبەردەستدایە و بە تایبەت کە لە ئێستادا هێزی سەربازی لە سووریا هەیە و دەیەوێت هاوپەیمانەتێکی نێودەوڵەتی ڕابگەێنێت دژ بە تیرۆر لە سووریا. لە ڕۆژنامەی گاردیانی بەریتانیش بڵاوکراوەتەوە کۆچبەران هێرش دەکەنە سەر پۆلیسی مەکدۆنی لە کاتێکدا دەستیان کردووە بە تەلبەنکردنی سنوورەکانی ئەو وڵاتە لەگەڵ یۆنان. پەنابەران بە بەرد هێرشیان کردە سەر پۆلیس لە کاتێکدا لەسەر ئەو سنوورە دەست دەکرێت بە تەلبەنکردنی سنوورەکانی یۆنان و مەکدۆنیا. بەرپرسان ڕایانگەاندووە کە 18 فەرماندەی پۆلیس بریندار بوون بەهۆی پێکدادانەکانەوە کە بەشێکی زۆریان برینەکانیان سەخت نەبووە. لەم ساڵدا زیاتر لە 600,000 پەنابەر لە یۆنانەوە گەیشتون بە وڵاتانی ئەوروپا و بەشێکیشان بە سنوورەکانی مەکدۆنیادا تێپەڕ دەبنەم. وێنەیەش وێنەی سنووری نێوان یۆنان و مەکدۆنیایە کە وەک دەبیندرێت تەلبەن کراوە. بەرگەی ڕۆژنامەوانی پێشکەشکردن کاتێکی خۆش. بەڵێ ناژی بەرەف